بەڵێ وەکو ئاشکرایە وەفدەکەی تورکیا سەردانی بەغدادی کرد کاردانەوەیکی زۆر ناخۆشی بوو تەقینەوەیکی گەورە ڕوویدا خەڵکێکی سڤیلی بێتاوانی بوونە قوربانی ئەوش لە پێناو ئەوەیە کە تاکو ئیسا چەند ساڵێکە نەیانتوانین ڕێکەوتنێک بکەن لەگەڵ عێراق و تورکیا ڕێکەوتنێک بکەن وەکو ئاشکرایشە تورکیا لەم چەند ساڵەدا هاوکارێکی زۆری داعاشی کردەوە تورکیا و داعاش لە لای من هیچ فەرقێکیان نییە پێکەوە وەکو بیسم و ئەبینیم لە تەلەڤیزیۆنەکانەوەی تورکی زۆر هاتەتە خاکی کوردستان و زۆر هاتنەتە خاکی کوردستان و داهاتایی خۆشمانی ڕادەستەکەن نۆتێ زۆریان ئەقدێکی چەند ساڵێکیان تەکیا کردووە ڕسقی ئەم میلەتەی کورد خۆمانە ئەدەنە تورکیا کە تورکیاش وەکارێمانە بۆ حیزبەکانی خۆمانەگەرانەوە ئەمان حیزبانە دڵسۆزی کورد نین ڕسقی میلەتی کورد ئەدەنە دوژمنی کورد تورکیا دوژمنی کوردە. ڕۆژاوای کوردستان پێشینەیەکی هەیە لە دژایەتیکردنی تیرۆر و تیرۆر چەند جار هێرشی بۆ کرد تێکیشکان بەڵام ئێستا هاوکات لەگەڵ ئەوەی کە وەفدی تورکیا سەردانی عێراقی کردووە و ئەم بردمانانە ڕوویداوە دیارە یعنی هەماهەنگیەک ئیشارەتێکیان پێداون بۆ ئەوەی کەوا جۆرێک لە ڕێککەوتن جۆرێک لە هەماهەنگی لە نێواندیانە هەبێ بۆ ئەم بابەتەیش پێویستە کورد یا بڵێن لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان یان تاکی کورد لەسەر هەر چوار پارچەی کوردستان لە هەر توێنێکی دنیا پێویستە ئیدانەی ئەم شێوازە بکەوە ئەو چوارچێوە یاسا و نێودەوڵەتیانش کە لە کاتی خۆیان پشگیری ڕۆژاوای کوردستانیان کردووە پێویستە لەو پشگیریە بەرداوام بن لەبەرەوە تورکیا پشگیری هەر گروپێک و هەر تاقمێ بکات لە ئێستادا بە تاکید ئەو تاقم و دەستە تیرۆرستن و ئاچنا چوارچێوەی ئەو گروپانەی کە یاساغن نێودەوڵەتی بۆیە پێویستە هەم لە ڕووی نێودەوڵەتیەوە دژایەتی بکرێت ئەو هێرشانەی تورکیا لەبەرەوە بە ئاشکرا هاوکاری تیرۆرستەکە و هەم وەک کوردیش وەکۆ نەتەوە پێویستە هەڵوێستی جدی هەبێ لەبەر ئەوە هەر چوار پارچەی کوردستان وەک یەک جەستەوایە باش ئەوەی کە مخلیسی ئاکار سەردانی بەغدای ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستانی کرد لەگەڵ گەورە بەرپرسانی هەرێم کۆبووەوە دەوڵەتی تورکیا بێهیوا بوو لەوەی کە هێرشکاتە سەر شنگال و لێدانی ئەو هێزە کوردیانەی کە لەو ناوچەیە باڵا دەسن زنجیرەیەک تەقینەوە لە بەغدا ڕوویدا و دواتر هێرشی کردە سەر گوندەکانی سنووری باڵەکایەتی و وەرتێ و ئەو ناوچانە ئەمە ئەو پەیامە ئەگەێنێت تا ئێستاش دەوڵەتی تورکیا لە پشت ئەو گروپە چەکدارانەوە یەکە لە عێراق و وڵاتانی دەوروبەر و لە ناوچەکە هەیە ئەو بردومانانەی کە بەردەوام لە ناوچە کورسانی سنووریەکانی کورسانی هەیە و ئەمە بەڵگەیەکی حەشا هەڵنەگرێت لەوەی کە دەوڵەتی تورکیا لە پشت ئەو کردەوە تیرۆریستیانەوەیە هەر کاتێک دەوڵەتی کوردیا بەرژەوەندەکانی نەڕوات لە ئەم ناوچانەدا کردەوە توێژەکان تیرۆریستەکان زیاتر و زیاتر بێت لە ناوچەکە.